چاکسازی ژنان و منداڵانی هەولێر بڕیاری داوا بنکەیەکی فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز لە نێو چاکسازیەکە بکاتەوە بە مەبەستی خێراکردنی پرۆسەی چاکسازیکردنی زیندانیان. بەڕێوەبەری چاکسازیەکە دەڵێت بڕیارەکە دراوە و لە نزیکترین کاتدا دەست بە ڕێکارەکانی ئامادەکردن دەکرێت. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی چاکسازی ژنان و منداڵانی هەولێر پێمان باش بوو بنکەی قورئان خوێندن لەناو چاکسازیەکەمان بکرێتەوە. ئیدی بە خۆشحاڵیەوە بەڕێوەبەرایەتی ئەوقافی هەولێر دەست پێشخەرێکی زۆر باشی کرد و هاوکارێکی زۆر باشی ئێمە بوو کە توانیمان ئەو تەکلیفیان لێ بکەین ئیدی ئەوانیش خۆشحاڵی خۆیان دەربڕی کە بنکەی قورئان خوێندن لەناو چاکسازیەکانی ئێمە بکرێتەوە. زانایانی کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا زیاتر لە 3000 سەردانی ئەو چاکسازییان کردووە تاکو ڕێگەی ئیسلام بۆ بەندیەکان زیاتر ڕۆشن بکەن لەبارەی بنیادنانی بنکەیەکی فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆزیشەوە. سەرۆکی لقی هەولێری زانایانی کۆمەڵی دادگەری دەڵێت بڕیارێکی لەو جۆرە جێگەی دەستخۆشی و پێزانینە. بنکەی چاکسازی ئافرەتان و منداڵان بڕیاریان داوەکەوە بنکەیەکی لەبەرکردنی قورئانی پیرۆز بکەنەوە دەستخۆشیان دەکەین. بەڕاستی ئیشێکی زۆر چاک و باشە. ئێمە مێژوەیەکمان هەیە لەگەر ئەو دەستگایە و لەگەر ئەو فەرمانگەیە لە سەرەتا چەند ساڵێک بەر لە ئێستا ئێمە خۆمان جارێکتون سەردانمان کردن وەکو زانایان و داوامان لەکردن بتوان مەورودێکتان بۆ دەکەین پاقلاوە بیر سوشتان بۆ دینین ئامادە باشیان دەربڕی خۆی گەورە پاداشتان داتەوە. ئێمەش تەکلیفمان لە دکتۆر عوسمانی کرد. دکتۆر عوسمان هەڵبزەی هات لەوێ پیاوەکانیان بۆ خڕکردنەوە ئافرەتەکانیان خڕکردنەوە وتارێکی زۆر چاک و باش و بە سێ ژیرۆدان کەوا ئامۆژگاری و نەسیحەت بوو. ئەگەر جەنابتان تەماشا بکەن ئەو خانووی کەوا دروست کراوە لێرە کەسێکە لە سزن کراوە بە هەدیە لۆناردیمە کە لەوێ مەزاریان هەیە فێرە پیشە بن و قورئانیش لەبەرکەن. بڕیار وایە لە نێو چاکسازی ژنان و منداڵانی هەولێردا بنکەی لەبەرکردنی قورئان هاوشێوەی بنکەی هەر گەڕک و کۆڵانێک بێت کە بنکراوان دەتوانن تیایدا هەفتانە قورئان بخوێن و لەبەری بکەن. بەوتەی شارەزایان بێت ئەوانەی کەوا تووشی زیندان دەبن کەمتر وایە پابەندی ئاینیان زیاتر بێت. بۆیە بەڕێوەبەرایەتی چاکسازی ژنان و منداڵان لە هەولێر بڕیاری داوە کەوا بنکەیەکی فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز لە ناو چاکسازیەکەیان دابکەنەوە تاکو ئەوانەی لە نێو زیندانەکاندان زیاتر چاکساز ببن و پابەندی ئاینیان بۆ دروست ببێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.